روسیا هەژمارێک دەستگەهێن مەدیایی دناودەژی دەنگی وەزیرانی دەرەوە لە بارگای ناتۆ بۆ کۆبنەوەیەکی ناواسایی ئەنجومەنی باکووری ئەتلانتیک لە برۆسڵ کۆ دەبنەوە. هێزن رووسی بنگەهەکە ناوۆکی لە ئوکرانایە تۆپباران دیکەن. جه برنامه کرد کنکشن دنگی امریکا ل واشنگتن پایتخت سلاو و رزمن صالح دمی جربو بینرن هجا لای منشو جان دیلان ایدمتان خوش. ئەنجومەنی باڵای مافەکانی مرۆڤی نەتەوەیەگرتوەکان بە زۆرێنە دەنگیان لە دەستنیشانکردنی ئەنجومەنێکی سێ کەسی لە شارەزایان دا بۆ چاودێریکردنی مافەکانی مرۆڤ لە ئۆکرانیا لەو شوێنانەی ڕۆسیا تێدا هێرشی کردووە. ئەنجومەنی مافی مرۆڤ بە 32 بەرامبەر بە 2 دەنگیاندا و 13 دەنگیان نەدا بۆ پەسەندکردنی بریارەکە و لەلایەن زۆرێک لە وڵاتانی ڕۆژاوا و ئەوانەی تر کە دژ بە هێرشەکەی مۆسکۆ بۆ سەر ئۆکراینە قسەیان کردووە پێشکەش کرا. تەنیا رووسیا و ئەریتریا بە دژی بریارەکە دەنگیاندا، چین دەنگی نەدا. دەستەیە چاودێریە پەیوەندیان یا دەوڵەتە رووسیا ئیرۆئینێ گوت وێ دەستگەهن BBC دەنگی ئەمریکا رادیۆ فری یۆرۆپ دوچێ وێڵێ و هەن دەستگەهن دن بلۆکردن لە دۆر بەڵافکردنە ئاگاهیên سەختە لە گۆر ئاجانسا نوچەیان RIA. بەرپرسên رووسی وڵاتên ڕۆژئاوا بە بەڵافکردنە ئاگاهیên سەختە تاوانبار دکن لە دۆر عێریشên رووسیا لە دژی ئوکراینایە کۆ مۆسکۆوان وەکو ئۆپەراسیۆنەکە لەشکریە تایبەت دەدەناسین. سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتین ڕۆژئاوا وەکو ئیمپراتۆریە دەرەوان بناو دکە. ماڵپەرên بەشێ رووسیên BBC و دەنگی ئەمریکا ئیرۆئینێ بێ تۆڕێکە تایبەتە ئینتەرنێتێ نەدەهاتن ڤەکردن. بەشێ ئینگلیزیە دەنگی ئەمریکا ڤدەبوو لە یێ BBC ڤەنەدەبوو. پەرلەمانە رووسی هەروەها پرۆژە بریارێک ئەرێ کرد کۆ 15 ساڵ زیندان جەزا دەدە سەر هەر کەسێکی کۆ ئاگاهیên سەختە لە دۆر کریارên لەشکری بەڵاو بکە. وەزیرانی دەرەوە لە بارگای ناتۆ بۆ کۆبنەوەیەکی ناواسایی ئەنجومەنی باکووری ئەتلانتیک لە برۆسڵ کۆ دەبنەوە. کۆبنەوەکە بە سەرۆکایەتی سکرتێری گشتی ناتۆ جینس ستۆلێنبەرگ و بە بەشداری وەزیرانی دەرەوەی فینلاند و سوید و هەروەها جۆزێف بۆرێل بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا وەزیرەکان بە یەکدەنگ شەرمەزاری هێرشەکەی رووسیایان کرد بۆ سەر وێزگەیەکی 6 ڕیاکتەری هێزی ناوکی لە شاری ئێنێرهۆدار لە هەرێمی زاپۆڕێژیای ئۆکرانیا. وەزیرەکان هەروەها جەختیان لەسەر گرنگی یەکڕێزی کردەوەکانی دژ بە رووسیایان کرد. هێزن رووسی بنگەهە ناوۆکیە ئەوروپیا هەری مەزن لە ئوکرانیایە ئیرۆ تۆپباران کرد کە ئەنجامێدا ئاگەر بە بنگەهەکە بەشێکی وێ کەت. دەسەڵاتدارین ئوکرانی گوت وان ئاگەر ڤەمراند و دەمەکێدا کە تۆپبارانێ زیان گەهاند بەشێکی بنگەهێ لێ تب باندۆر نەدا سەر سلامەتیە بنگەهێ. شارەزایên سلامەتیە ناوۆکی گوت خەمێن مەزن لە دۆر پەفچونên نێزیکی بنگەها ناوۆکی ئەوەن کۆ ئەلکتریکا بنگەهێ وەرە برین. پشتی عێریشێ پەیوەندیên تەلەفۆنی دناڤەرە سەرۆکێ ئوکراینە ڤلۆدیمیر زێلێنسکی و سەرۆکی ئەمریکا جو بایدن و هەن سەرکردەیên dinên cîhanê de bûn. Wezareta Enerjiya Amerîka wekû hişdarî tîma xwe ya bersivdana rûdanan çalak kir. Rêveberiya Ajansa Enerjiya Atomî ya Navnetewî piştrast kir ku tim madeyên tîşkder di encama êrişê de belav nebûne. چین لە نێوان ئەو وڵاتانەدایە کە نایەوێت سزاکان بەسەر رووسیادا بسەپێنێت و ڕەخنە لە کردارەکانیدا بگرێت، بەڵکو لە جیاتی ڕەخنە لە ئەمریکا دەگرێت. لە خێبانەکاندا ژمارەیەک لە هاوڵاتیانی چینی هەمان بۆ چوونیان هەیە و سەرزنشتی ئەمریکا دەکەن و لەگەڵ بۆ چوونی وڵاتەکەیاندان. فرۆشارێکی تەمەن 24 ساڵ دەڵێت من لەو بڕوایەدام چین تا ئەندازەیەک پشگیری لە رووسیا دەکات، هەرچەند هێشتا هەڵویستی بە ڕوونی ئاشکران نەکردووە. هاوڵاتیەکی تر دەڵێت چین دەبی پشگیری لە رووسیا بکات لەبەرەوەی پێشەوە چوونی ناتۆ بەرەو ڕۆژهەڵات هەڕەشەیەکی گەورەیە بۆ چین و هەڕەشەی گەورە بۆ چین دروست دەکات. هەروەک شوڕۆڤەکاران ئاماژەی پێ دەکەن ئەو تەنگەژەی کە ئێستا لە ئوکرانیا لە ئارادایە لە دەرەنجامی جێوازیەکی سیاسی و مێژووی ئاڵۆزە لە نێوان رووسیا و ئوکرانیا هاوپەیمانانی ئەمریکا و ناتۆ. بەڵام ئاخۆ هاوڵاتیانی ئوکرانیا و رووسیا چۆن سەیری ئەم شەڕە دەکەن؟
بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە دکتۆر ئارا حاجی عەبدوڵڵا پزیشک لە تاقیکردنەوەکانی زانستی پزیشکی و خوێندکاری ماستەر لە مدیکەڵ بایۆکەمستری ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە پۆڵۆنیاوە لەگەڵماندایە. دکتۆر ئارا لە سەرەتا خۆشەتن بۆ بەرنامەی کورد کۆنەکشن ئێوە کە تازە لە ئوکرانیاوە گەیشتونەتەوە پۆڵۆنیا هاوڵاتیانی ئۆکرانی و رووسی چۆن دەڕوان نام شەڕە؟ سپاس بۆ جەنابان. هاوڵاتیانی ئۆکرانی و رووسی وەکو شەڕێکی سیاسی یا کێشەی رووسیا لەگەڵ چوونە ناو ناتۆ بۆ ئۆکرانیا و کێشەیە دروست بووە. هیچ کێشەیەک لە بینی هاوڵاتیاندا نیە، تەنها شتێکی سیاسیە و ئیشکالی سەرەکیش لەسەر چوونی ئۆکرانیایە بۆ ناو ناتۆ. هاوڵاتیانی هەردوولا بۆ کێشەی کە هەیە دڵتەنگ و خۆشحاڵ نین بۆ کێشەیە. بەسیوە کە وڵات هەدان بە جێهێش مەترسیدان لە چی بوو؟ وە خوێندکاری ماستەر بوون لە بایۆکەمستری واتە خوێندنەکەشان بەجێ هێشت. بەڵێ هەموو خوێندکارە کوردەکان خوێندکارە بیانیەکان بە شێوەیەکی گشتی هەمووی بەجێ هێشتووە لەبەرەوەی هەموو شارەکانی ئۆکرانیا بەبێ جیاوازی لە هێزی ئاسمانیەوە قەسەف دەکرێت و ژیانی هیچ مومان لە مەترسیدا بوو و بەجێهێشتنی وڵاتش تەنها بۆ بە کە ژیانی خۆمان بپارێزی. بەس گەشتەکەتان لە ئوکرانیەوە تا پۆڵۆنیا بە چ شێوەیەک بوو؟ ئەمە بە سارە هاتین لە ڕێگەی زەمینیەوە ڕێگایە و 4 شەو 4 ڕۆژمان پێچ و لە سەر سنووری پۆڵندا ئۆکرانیا چاوەڕێ بوون تا توانیمان داخلی خاکی پۆڵندا بوو. یان هیچ گرفتێک لە ڕێگە نەبوو؟ گرفتەکە تەنها لە زۆری خەڵک لە زۆری و خەڵکانەی کە دانهێ لە ئۆکرانیا بێنە دەرەوە بۆی کە مەترسی لەسەر ژیانیان کەم کەنەوە قەرەباڵغیەکی زۆر ئەوە تاکە گرفت بۆ نامشتەکانی کە بە شێوەیەکی ڕێک و پێک هەتا لە ڕێگەی هاوکاریکردنی ڕێکخراوەکانی کەنیسەکان لە ئۆکرانیا بۆ دابینکردنی خواردن و پێداویستیەکان بۆ ئەو هاوڵاتیانەی کە بەرەو پۆڵندا کۆز دەکەن هەموو شتێک دابینکراوە. وەکو بازێکی پۆلیسی پۆڵۆنیا باوشی کردبووە بۆ پەنابەرەکانی ئۆکرانی ئایا بە هەماشیە بوو بەرامبەر بە کەسانی وەکو ئێوە و ئەوانەی ترکە بێگانن؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی هیچ جیاوازیەکیان نەکردووە لە بینەوەی کە کەسێک کە بیانیە لە وڵاتەیە ڕێگە پێدراوە لە ڕاگەتەبژیاوەی کە ئەسڵ ئۆکرانیە هیچ شتێکی وانە بۆ کە شایانی باز بێ بگرێمە کە هاتین زۆر هاوکاریان کردین پۆلیسی ئۆکرانی و زۆر بەڕوویەکی خۆشەوە بەدەم ئێمەوە هاتن و باوەشیان بۆ کردین. دکتۆر ئایا رووسیا و یاخود ئەمریکا هۆپەیمانانی بە شێوەیەکی ڕیاڵستانە هەڵسوکۆت لەگەڵ ئەم کێشە دەکەن؟ ئەوەی کە هەیە تا ئێستا تەنها لێدوان و پشتگیری بووە گەڵ کۆمەڵێک هاوکاری کە بۆ ئۆکرانیا کراوە لەوە زیاتر هیچ وان نەبینراوە کە پشتگیریەکی هەردوو لا بکەن بۆ نێوەندگیری کە وەزا بە هەرچی زووتر کۆتایی بێت و لەوە زیاتر قوڵ نەبێتەوە. بەداخەوە لەوە زیاتر تا ئێستا هیچ شتێک نەکراوە و بە هیواین کە وڵاتانی ئەوروپی و ئەمریکا بێتە سەرخات بۆ ئەوەی کە بە زووترین کات ئەو کێشەیە کۆتایی پێبێت چونکە زیانێکی زۆر بەرخەڵکی سڤیل کەوتووە لە ئۆکرانیا. شروعەکارانی دەڵێن ئەگەر بەهات بە ئۆکرانیا بێلایەن بایە تووشی ئەم ماڵوێرەیە نەدەبوو ئێوە چۆن دەیبینن؟ بێلایەنی ئۆکرانیا لەو حاڵەتدا تەنها شتێکە کە بە مافی خۆی دەزانێت کە بۆ پاراستنی ئاسایشی نێتەوەی خۆی کە ببێتە بەشێک لە بێتە ناویەکێتی ئەوروپا یا بەندام بێ لە ناتۆ. بەڵام دەکرا گەر لێک تێگەیشتنی زیاتر هەبا کۆی کە لە چەند ڕۆژی ڕابردوو 2 ڕۆژ پێش ئێستا بوو کە ڤلادیمیر پۆتین لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باز لەوە دەکات کە ئۆکرانیا داخلی ناتۆ بێت هەڕەشە دەبێت بۆ سەر ئاسایشی رووسیا بەوەی کە جێگیربوونی ئەندامانی ناتۆ یا ئەو پێداویستی جەنگی و سەربازیانەی کە ناتۆ هەیە بیداد بە هەڕەشەی دەزانێت بۆ سەر خۆی. بەڵام ئۆکرانیا بە پێچەوانەوە وەکو مافێکی خۆی مافێکی دەسووری خۆی سەری ئەوە دەکات کە بچێتە ناو ناتۆ بە هەمان کاتدا بچێتە ناو یەکێتی ئەوروپاش. دکتۆر ئارا شروعەکارانێک دەڵێن ئەگەر بێت و سەرکردە سیاسیەکان بە کراوەترەوە بڕوان لە ئەم کێشە و بتوانن پێکەوە کار بکەن دەتوانن کێشەکە بە ئاسانی چارەسەر بکەن. ئیوە چی دەڵێن؟ بەتەکید ئەگەر لێکەی تێگەیشتن هەبێت بە شێوەیەکی دیبلۆماسی ڕێکردنێک بکەن لە بینی خۆیاندا کە وابێ نە بە زەرری لایەک و قازانجی لایەک شتێکی مام نێوەنگیر بێ لە بینیاندا بەتەکید ئەو کێشەیە کۆتایی پێدێت و وەزعی هاوڵاتیان و وەزعی وڵاتەش دەکرێتەوە باری ئارامی و دەکرێتەوە سەرژیانی خۆی. دکتۆر ئارا حاجی عەبدوڵڵا پزیشک لە تاقیکردنەوەکانی زانستی پزیشکی و خوێندکاری ماستەر لە مدیکەڵ بایۆکەمستری کە لە پۆڵۆنیاوە لەگەڵماندا بوون زۆر سپاس.
بۆ جەنابتان سەرکرد. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. پاش هەفتەیەک لە هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا هێزەکانی رووسیا بەردەوامن لە بەرەوپێشەوە چوون سەرەڕای بە زۆری سەرزنشکردنی رووسیا لەلایەن ئەنجومەنی گشتینی نەتەوەی گرتوەکانەوە. کارلەبا پامنیاری دەنگی ئەمریکا لە پێنتاگۆنەوە ئەم ڕاپۆرتی ئامادە کردووە و نام عەبدوڵڵا درێژەی پێشکەشمان دەکات. بۆمبارانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بەردەوامە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە شاری خێرسۆن کەوتە دەستی سوپایی رووسیا. لە دەستپێکی داگیرکردنی ئۆکرانیا و حکوومەتی ئۆکرانیا دەڵێت هەزاران کەسی مەدەنی کوژراون و بریندار بوون. چەندین منداڵی وەکو ئەمە لە کیڤ لە ژێرزەمینی نەخۆشخانە لەدایک بوون. لە کاتێکدا ئۆکرانیەکان لە سەراپای وڵاتدا ناچار کراون لە ژێر زەویدا خۆیان بشارنەوە. لە هەر کوێ بتوانن خۆیان حەشار دەدەن. منداڵیان تێدایە کە چارەسەر بۆ شێرپەنجە لە ژێر زەمینی نەخۆشخانەی مناڵان وەردەگرێت. لە کاتێکدا دکتۆرەکان و سستەرەکان کاری خۆیان دەکەن و چارەسەری نەخۆشەکانەکەن دەنجی تەقینەوە لەسەرەوە دەبیسترێت. ئەمە شەرمەزاریە. وەزیری دەرەوەی ئەمریکا سزای زیاتری ڕاگەیاند کە وڵاتەکەی خستوێتە سەر کۆمپانیەکانی رووسیا. ئەمجارە 22 کۆمپانیای بواری بەرگری کرانە ئامانج. ئەوانەی کە چەک بۆ سوپای رووسیا دابین دەکەن تا لە هێرشی ئۆکرانیادا بەکاریان بهێنێت. ئەمریکا هەروەها سزای خستوتە سەر فڕۆکەی رووسی و گەشتەکانی هێڵە ئاسمانیە رووسیەکان بۆ ئەمریکا وەستاون. لە نزیک کیڤ بەرپرسان دەڵێن ڕیزێک ئۆتۆمبیلی سەربازی رووسی بە درێژی 60 کیلۆمەتر وەستاوە بەهۆی کەمی خۆراک و بەنزینەوە. بۆ ئەو سەربازە ڕووسانەی نێردراون بۆ بەرەکانی شەڕێکی نادات پەروەرانە کە پێویست نییە پێیان دەڵێم سەرکردەکانتان درۆتان لەگەڵ دەکەن تاوانی جەنگ ئەنجام مەدەن هەموو شتێک لە دەستان دێت بیکەن تا چەکەکانتان دابنێن و ئۆکرانیا جێبهێڵن. ڕۆژی پێنجشەمە پنتاگۆن ڕەخنەی توندی لە فەرمانێکی سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین گرت کە چەکی ئەتۆمی وڵاتەکەی خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە. ئەو گوتارە ئاگرینانە و گۆڕانکاری لە پێگەی چەکی ئەتۆمیان کاچارە نووساسترین جۆری چەکن کە هەردوو لامان هەمانن جێگەی قبولکردن نییە. ئەمریکا هیچ جوڵێشی هاوشەوی ئەنجام نەداوە. گوتەبێژەکەی پنتاگۆن ڕایگەیاند پنتاگۆن تاقیکردنەوەی موشەکێکی کیشۆر بڕی دواخستووە بۆەوەی ئاماژەیەک بنێرێت بۆ جیهان کە ئەمریکا هیچ پلانی بۆ بەکارهێنانی چەکی ئەتۆم نییە و بۆ ئەوەی هەڵاتێگەیشتن ڕوونەدات. ئەم بڕیارە بە بچووک وەرناگرین بەڵام لە جیاتی ئێمە نیشانی دەدەین وەکو وڵاتی خاوەن چەکی ئەتۆم هەست بە بەرپرسیاریەت دەکەین. ئەمریکا بەردەوامە لە ناردنی کۆمەک بۆ هێزەکانی ئۆکرانیا و لە هەمان کادا هۆشداری دەدات کە سەربازانی رووسیا لە شکستەکانیانەوە فێر دەبن. گۆتارە ساڵانەیە سەرۆکی ئەمریکایە یەکەم جۆ بایدن باڵکشاند سەر سەرکەفتنا ڕێڤەبەریاوی یەکیتیا پرانیە جیهانێدا لە دژی ئێریشا سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین لە ئوکرانیایە. بایدن گوت کیێڤ ئەنیا پێشینا شەر جیهانێ دەیە ناوبەرە دموکراسیان و زۆرداران وی گوت دموکراسی دێ بسەرکەبە. لەگەڵ سەرتربوونی هێرشەکانی ڤلادیمیر پوتین سەرۆکوماری رووسیا بۆ سەر شارەکانی ئۆکراینیا وەک خارکێف کیێڤ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە ئەنجومەی نوێنەران لە وتاری ساڵانیدا بە خەڵکی ئەمریکای گوت کە جیهان لە بەرامبەر دەستدرێژەکانی پوتیندا یەکگرتووە. جیهانی ئازاد ئەو بە بەرپرسیار دەزانێت لەگەڵ 27 ئەندامیەکێتی ئەوروپادا لە نێوانیاندا فەڕەنسا، ئەڵمانیا، ئیتالیا و هەروەها وڵاتانی وەکو بەریتانیا، کەنەدا، ژاپۆن، کۆریا، ئوسترالیا، نیوزیلند وڵاتی زۆرتری دیکەش تەنانەت سویسرا گوشارێکی کاری گەریان خسۆتە سەر رووسیا و پشتیوانی لە خەڵکی ئۆکرانیا دەکەن. پوتین ئێستا لە هەموو کات زیاتر تەریک ماوەتەوە. بایدن گوتی کاتێک پوتین هێرشی هەمەلایەنەی بۆ سەر دراوسەی خۆی دەست پێ کرد لێکدانەوەیکی زۆر بە هەڵی کرد. ئەو پێیوا بوو کە دەتوانێت لە ناوخۆ لە ئەنجومەنی ئەو وڵاتەدا دووبەرەکیمان تێبخات. پێیوا بوو دەتوانێت لە ئەوروپا دووبەرەکیمان بۆ دروست بکات. بەڵام پوتین هەڵی کرد. ئێمە ئامادەین، ئێمە یەکگرتوین و ئەوە کارێکە ئەنجامی دەدەین.
بایدن گوتی کات دەخایەنێت بەڵام ئەمریکا و هاوپەیمانانی لە ناتۆ یەکگرتوو دەمێنەوە و ئازادی بەسەر زۆرداری و ستەمگەریدا سەر دەکەوێت. بایدن سەبارەت بە کشانەوەی پڕ لە ئاژاوەکەی ئەفغانستان لە مانگی 8 ساڵی پار نەدووە، بەڵام لە وەڵامی کۆمارەکان بۆ گوتاری بایدن فەرمانڕەوای ئایۆوا ئەمەی بە شکستی سەرۆک زانی و بەتوندی ڕەخنەی لێگرت. ئەو کێشانە و کارەسەربارە لە ئەفغانستان بوو بەهۆی کوژرانی ژمارەیەکی زۆری ئەمریکایی، خیانەتی بە هاوپەیمانەکانمان کرد و دوژمنیشی بەورە کرد. کارناسان کوتیان بە سەرنجدان بە قەیرانەکانی ئێستا جێی تێگەیشتنە کە بایدن بەشێک لە سیاسەتی دەرەوەی خۆی بۆ ئۆکراینیا تەرخان بکات، وڵاتێک هێشتا زۆر شتی تێدا ڕوون نییە. کاتێک کە پێم وایە بایدن تا ئێستا گەلێک ئەزمون و بایەخی خۆی سەلماندووە، بەڵام هەموو شتێک پەیوەندی بە ئەو هەیە کە دۆخ لە ئۆکرانیا چۆن دەچێتە پێش. کارناسێکی دیکە بە دەنگی ئەمریکا دەڵێت کە وەڵامی ئەرێنی و بەهێزی بایدن سەبارەت بە لێکدانەوەکانی لەسەر ئۆکراینە جێگای سەرنجی مسکۆ دەبێت. لەبارەی سیاسەتی دەرەوە ئەو ئاماژەیەکی گەلێ گرنگە. پوتین خەریک بە هەر جۆرە دووبەرەکی یان زیانگایاندنێک بە سیاسەتی ئەمریکا دەبێت. پێم وایە هەموو بەشدارن، نەک تەنیا بایدن، دەیانزانی کە ئێستا کاتی ناردنی ئەو ئاماژەیە نییە. سەرۆک بایدن جارێکی دیکە بەڕاشکاوی ڕایگەاند کە ئەمریکا هێزی لەشکری بۆ ئۆکراینە نانێرێت، بەڵام بەڵێنیشیدا کە خۆی و ئەندامانی دیکەی هاوبەندی ناتۆ بەرگری لە خاچی ناتۆ دەکەن. ملیۆنێکە وڵاتین یوکرانی لە وڵاتین ئەوروپیین جیران بوونە پەنابەر دەمەکێدا کو ئەوروپا سۆزداریە خوا بە خەلکی یوکرانیا را نیشان دەدە. کۆمەلەیە کاتدرائیین ئەوروپی گوت کەنیسەیان جێ نەرویج حتا مالتا و جێ ئیسپانیا حتا یوکراینا نەخواست لە بەرامبەر ڤی شەری بێدەنگ بمینن. ڕاستە خەلکی یوکراین لە هەمبەر ئێریشین رووسیا لە بەرخۆ دەدەن لێ دەمێ هەفتیەکە شەڕیدا ملیۆنەکە سڤیلن ڤی وڵاتی ڕۆژهەڵاتە ئەوروپا ڕووکردنا وڵاتین دین ئەوروپی. لەگەڵ خەڵکی تەڤایە جیهانی ئەوروپیان هەفسۆزی و دلۆڤانیە خوا ji gelê Ukrayn re nîşan didin. Katedraiyên dihan welatên Ewropî duh pênşem wê zengilê dan bû demê 7 deqîqeyan wek hevsozî ji derdê vî gelê jêr bombên artêşa Rûsya da. Ja, in ganz Europa, in allen Domen, Kirchen, Kathedralen. Ji bo dema 7 deqîqeyan zeng lêdan, deqîqeyek ji bo her rojeka şerê bê wa tew berdewam. Em hevsûzên gelê Ukraynayne, ku ji şer ditirsin û ji jiyana xwe ditirsin. Ew ên direvin, ew ên ji vê êşê dinalin. Digel vî dengê katedraiya Notre Dame li Fransa zengilên kenîseyên bajarên dehan welatên diyên seranserî Ewropa lê dixistin. Hinek ji xelkî Almanya digot derdê bi serê xelkê Ukrayna têtin niha serpêhatiyên pîrûkalên wan li bîrawan tînin. Sehr ergreifend und Dilê me bi wan re ye em hezrawan kesan dikin ku niha ji malên xwe diravin. Ev bîra min tîne dema xesiya min ji min re digot ka çawa di meha çilê de di sermayê de ji Rûsyaya rojhelat direviya bi 5 zarokan re bê zelam tinê bi erebeya hespan. Komaleya katedraiyên Ewropa dibêje agir berbûye Ewropa. Em bêdeng nabin û dê bihêlin zengilên kenîseyên me lêxin. Xelkê Madrid paytextê İspanyayê jî nexwest li hember derdê sivîlên Ukrayna ji encamê êrişên Rûsya li ser bajarên wan bêdeng bimînin. Kann ja selber nichts tun. Man ist ja tiştekî ku tu bikarî bikî nîne. Bi awayekê mirov bê desthilat û bê hêvî ye. Lê dibe ku sembolek wekî vê harîkariyê bide. Mixabin ev her tişt e. Dibe ku nîşanek be ku merov hewla guhertinekê dide. Dilxwaz û hevsozên gelê Ukrayna hêvî dikin ku di nav Rûsyê de jî kenîse hevsoziya xwe nîşan bidin. Eger tevgerek bi vî awayî derkeve bêguman dê pêtir karîgerî hebe heta ku zûtir ev şer were rawistandin. Dengê Amerîka serçaweyên mitwana pêkirawî hewalozan yarî.
لە مەڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لە کاتێکدا ئەمریکا و هاوپەیمانەکانی بەهۆی شەڕی ئۆکرانیا سزاکان بەسەر سەرۆکۆماری رووسیا ڤلادیمیر پۆتن و گەورە بەرپرسان دەسەپێنن، داکۆکیکارانی مافەکانی مرۆڤ لە ئەمریکا داوا لە بەڕێوەبەرەتی بایدن دەکەن کە یارمەتی ئەو کۆژبەرە ئۆکرانیانە بدات کە لەسەر خاکی ئەمریکادان. ئاڵێن باڕۆس ئەم راپۆرتەی ئامادە کردووە و هاوکارمان بە فراونووری پێشکەشمانی دەکات. ئەندری ئۆمانسکی خوێندکاری ساڵی دووهەمی زانکۆ هێشتا ناتوانێت باوەڕ بەوە بکە کە رووسیا وڵاتەکەی داگیر کردووە. هێشتا جێگای سەرسوورمانە کە دەبینی وڵاتەکەت داگیر کراوە. ئۆمانسکی خوێندکارێکی ئۆکرانیە کە لە ڕێگای ڤیزای خوێندنەوە هاتووە بۆ ئەمریکا. ئەو خوێندکارە دەڵێ کە ئەو بۆ درێژەدان بە خوێندنەکەی ڕێنمایەکانی دەستگای کۆچی ئەمریکا پەیرەو دەکات و دەشڵێت بەڵام دەیەوێت بگەڕێتەوە بۆ ئۆکرانیا. من بەنیازم گەڕێمەوە بۆ ئۆکرانیا، گرنگ نییە ئەنجامەکەی چی دەبێت. زۆرێک لە ئۆکرانیەکان وە گۆمانسکی ڕوبەڕووی ئەو گومانە بوونەتەوە دەربارەی ئەوەی کە دەتوانن بگەڕێنەوە بۆ وڵاتەکەیان یان نا، یان تا چەند دەتوانن لە ئەمریکا بمێننەوە. پارێزەرانی کۆچبەران و ڕێکخراوەکانی داکۆکیکار بۆ ڕێگەگرتن لە دیپۆرتکردنی ئوکرانیەکان لە ئەمریکا هەوڵدەدەن لە ڕێگای دابینکردنی جۆرێک لە یارمەتی مرۆیی کە بە یاسای TPS ناسراوە حکوومەتی ئەمریکا ناچار بکەن ئوکرانیەکانە دیپۆرت نەکرێنەوە. ئەمە بڕیارێکە کە لە دەستی وەزیری ئاسایشی نیشتیمانیدایە و کاتێک وڵاتێک لە هەلومەرجێکدا بێت کە گەڕانەوەی سلامەتی خەڵکەکەی مەحاڵ بکات وەک ململانی چەکداری و باردۆخی نائاسایی و کاتێکە لە ئیستادا لە ئۆکرانیا دەیبینین ئەوە ئەو دەتوانێت بڕیار بدات بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە. ڕۆمن کڕۆڵ خوێندکاری ئۆکرانی لە پەیمانگای تەکنۆلۆژیای کالیفۆرنیا دەخوێنێت و ئەویش ڤیزای خوێندنی هەیە. لەگەڵ نادیاربوونی داهاتوی ئۆکرانیا ئەو خێزانەکەی بە دوای بژاردەیەکی تردا دەگەڕێن. ئەوەی ئەم یاسایە دەیکات ئەوەیە کە دەتوانێت بۆ ئەو هاوڵاتیانی وڵاتانی دیکە کە بە شێوەیەکی کاتی لە ئەمریکان مانەوەکەیان بۆ درێژ بکاتەوە. ئەوەش دەکرێت تا 18 مانگ بێت. هەروەها دەتوانێت مۆڵەتی کار بۆ خەڵک دابین بکات ئەگەر داوای بکەن. کۆنگرسی ئەمریکا لە ساڵی 1990دا یاسای باری پارێزراوی کاتی یان TPS پەسەند کرد. ئەوەی ئەم یاسایە دەیکات ئەوەیە کە دەتوانێت بۆ ئەو هاوڵاتیانی وڵاتانی دیکە کە بە شێوەیەکی کاتی لە ئەمریکان مانەوەکەیان بۆ درێژ بکاتەوە. ئەوەش دەکرێت تا 18 مانگ بێت. هەروەها دەتوانێت مۆڵەتی کار بۆ خەڵک دابین بکات ئەگەر داوای بکەن. لە ئیستادا ئەو بڕیارە لە ژێر دەسەڵاتی وەزیری ئاسایشی نیشتمانیدایە کە جێبەجێ بکرێت. ئەو وەزارەتە بە دەنگی ئەمریکای ڕاگەیان کە بەرپرسەکانی چاودێری بارودۆخی ئۆکرانیا دەکەن، بەڵام زانیاری زیاتریانە نەخستە ڕوو. بەپێی ئامارەکانی سەرژمێری ئەمریکا نزیکەی 105,000 کەسی ئۆکرانی کە ڕێگەزنامەی ئەمریکاییان نییە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دەژین کە نزیکەی 2,000 یان خوێندکاری نێودەوڵەتین کە دەتوانن سوود لە یاسای TPS یان هەندێک حاڵەتی پارێزرا وەربگرن. من بەڕاستی پێم باشە بگەڕێمەوە بۆ ئۆکرانیای سەربەخۆ و هەموو هەوڵێکش دەدەم بۆ ئەوەی یارمەتی وڵاتەکەم بدەم. بەڵام لە ئیستادا ئۆمانسکی ئۆکرانیەکانی تر لە ئەمریکا دەمێنەوە و لەبارەی چارەنووسی خۆیان و داهاتووی نیشتمانەکەیانەوە دڵنیانیان کە چی چاوەڕێیان دەکات. ئەو شوێنەی کە لە بەرلین نازیەکان لە ساڵی 1945 خۆیان ڕادەسی هێزەکانی یەکێتی سۆڤێت و هۆپەیمانان کرد، ئێستاکە مۆزەخانەی کە بەناوی مۆزەخانەی ئەڵمانی ڕووسی کە لەلایەن ئەڵمانیەکان، ڕووسەکان، ئۆکرانیەکان و بێلاڕووسەوە پارێزراوە. بەڵام ئێستا تێگەڵاوی شەڕی نێوان ئۆکرانیا بووە و پەلاماری هێزەکانی رووسیا و تەنها ئاڵای ئۆکرانیا تێدا هەڵکراوە. هەشتی گولانە ساڵە 1945 فەرماندارên serketiyên hevalbendan gihiştine balafirgeha Tempelhof ya Berlînê. Şikestina fermiya naziyan li vê bingeha leşkerî ya berê li rojhelata Berlîn ku ji aliyê Sovyetê ve hatibû girtin hate îmzekirin ku şerê li Ewropayê bidawî hat. Ji wî demî ve ev avahiya ji aliyê komelek dîroknasên Almanî, Rûsî, Ukraynî û Belarusî hatiye nûjenkirin û parastin û wekî mûzexaneya Almanî Rûsî têzanîn. Piştî hêrişa Rûsyayê ya heftiya borî, rêveberê wê biryar da ku tinê alaya Ukrayna li pêşiya mûzexanê heldit û navê mûzexanê hate nixamtin. Normalerweise hissen wir eben alle vier Fahnen. Bi giştî em her çar alaya nîşan didin: Almanya, Rûsya, Ukrayna û Belarus. Em wê wekî sembolek girîng dibînin ku em bi Ukraynayê re hevsûzê dikin.
اوکراینا قوربانیە لێرە ئێرش لەوێ تێتکردن ji ber wê yekî ew rû me tenê alayek bilind kir. ناکۆکی پڕ کورتتر دبە di şerê cîhaniyê دوێ de Ukrayna beşek ji Yeketiya Sovyêt bû. Hovîtiya naziyan dijî Sovyetan baş hatiye belgekirin. Gelek ji wan tawanan li ser axa Ukraynayê ya niha pêk hatin. Ew cihê ku naziyan xwelê radest kirî di sala 1994 de piştî helweşana Yeketiya Sovyêt bû mozexaneya Almanî Rûsî. Piştî 20 salan Rûsya Ukrayna dagîr kir. Krîmya bi xwe vegirê da. û di naverasta nakokiyan de mozexane bi navê xwe kir. Sodass die ukrainischen Kollegen Hevalên me yên Ukranî zehmetiyan dibînin dema ku muzexaneyên bi navê Muzeya Alman û Rûsan de kar dikin. Demekî bu Almanan dirist bû ger mirov bêjin me û Rûsya muzexaneyek pêk ve heye. Lê hindekî ne rast e. Rûsya bi wataya Yeketiya Sovyetê hatibû nasîn. Ji bo demek dirêj vê yekê kes nerahet nedikir. Lê ji bo Almanan gelek giringek ku me bi dijminê xwe yê berê muzexaneyek hebe lê em niha dizanin ku cudahiya navbeyna Rûsya, Ukrayna û Belarusê giring e. Di destpêka hêrişa xwe ya vê dawiyê de serokê Rûsya got ku me besta wî ji navbirina naziyan li Ukrayna ye. Rûsya gelek caran hikûmeta Ukrayna bi naziyan berhev kiriye û ew bi genûsaytê tawanbar kiriye. Ukrayna bi tundî ev yek red kiriye. Rûsya dibêjit ku serokê Ukrayna Vladimir Zelenskî cihiye û bapîrê wî dijî naziyan şer kiriye. York Morê rêveberê mozexanê ji gotinên Putin tûra ye. Das ist eine Geschichts... Rûnekirinek şaş e, ew fesadeka mêjûyî ye ku min qet bawer nedikir. Belkî bi rastî em ji dîrokê tiştekê fêr nebûn. Ev dîrokeke ku hin jî cihê nakokiyê ye. Almanya û Ewropa bawer dikirin ku şer beşek ji dîrokê bû û qet dubare nabe û wê tinê di mozexaneyên bi vê rengî de werin bîranîn. Lê dema nakokî vedigere Ewropa, Rûsya zimanê pevçûnên sed sala bîstê bikar tîne. Dema ku tankên wan derbasî Ukrayna dibin. بنر هجا به وی راپورتی هم دیگه داویا کرد کنکشنا ایران به وینت سیستم پیشکشگیری به دلی وبون تا روزا سه‌شنبه اسلاوین هفکاری من روین دوسکی و فراد فلاحی لکنترل و جانی دیلان و من صالح دمی جرجبو و هر شاد و بختور بن. ببینه خوش.